حواڵە و ئاڵوگۆڕی درا و بازرگانی لە ئێسادا زۆربەی کارەکانی بۆتە ئۆنلاین. بۆ زانینی ئاستەنجەکان لە کاتی ڕاگررتنی هێڵی ئینتەرنێتدا بەهۆی تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەیی چوومە بازاری ئاڵوگۆڕی درا و لە سلێمانی تا بزانم ئەو ئاستەنجانە چییە کە هاتۆتە بەردەم بازاری حواڵە و ئاڵوگۆڕی درا و کاری بازرگانی. بۆ نمونە لەوانەیە کەسێک هەبێ مامەڵی تمەنی کردبێت دوێنێ وانە ئەمڕۆکە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە نەبێت لە ڕێگای گروپی حواڵەکانەوە نەزانێت نرخی تمەنچەند احتیمال لە ڕوبەڕووی زەرور و زیانی زۆر بێتەوە وانە یان بۆ نمونە کەسێک ئێوێ پارە تەحویلکە بۆ وڵاتێک لە ڕێگای ئیمێڵەوە لەوانەیە ینی بڵێن ئەو مامەڵە ئەو کۆنتراکتی کە لەگەڵ ئەو شەریکە دەکردوێتی لەوانێ موعیدێکی هەبێ تۆ لەو کاتە ئەنتەرنێت قەتعا لەوانێت تەئسیل لە ئیش و لە پرۆسەی ئیش و کارەکەشی بکات. کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتەکانی فڕۆکەوانی ئەوانیش بەشێک لەو ئاستەنجیان بەرکەوت کە بەهۆی ڕاگررتنی تۆڕەکانی ئینتەرنێتەوە بۆیان دروست بووە. گەشتیارێک ئەگەر پێشوە خەتی نەبڕی بێ بۆی بێتە باگداری ناتوانێت خەتەکە بڕێت و فریای گەشتەکەی ناکەوێت یەکێک لە گەشتەکان بۆ منە دوا ئەکەوێت یاخود با بڵێن پێش ئەکەوێت ئەم شتانە هەموو لە ئۆنلاین بڵێن شێر ئەکرێت گەشتیاریش لەو حاڵەتەیە کە ئینتەرنێتی نەبێت طبعاً معلوماتەکەی پێ ناگات ئەوە بەتەکید بێتە بەرگرانی بەتابەتی بۆ مەکتەبەکان کە تکتە بڕن و بۆ مسافرینیش کە سەفەرەکەن ئاگادارین یعنی کە گەشتێک گۆڕانکاری بەسەرهات بە یاخود بیانەوێت تکت بڕن لە کاتێکی ئەو کاتانە بسەبت کە ئینتەرنێتە بڕێن. بەداوای لێبوردنەوە هێڵەکان هەموو هێڵەکان لە هەموو کوردستان بە بۆنەی تاقیکردنەوەی خوێندنەوە ئەوە سێن ڕێبازیان. کۆمپانیەکانی هێڵی ئینتەرنێت زۆرترین بەرکەوتنیان هەبوو لەو 4 سەعاتەدا نیگەرانیەکانی هاوڵاتیان بۆ ئەوان بوو کە لە کاتێکدا ئەوانیش بڕیاری وەزارەتی گواستنەوە و گەاندنی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەن. کۆمپانیا بازرگانیەکان لەگەڵ شوێنە حکوومێ گرنگەکان وەک مەتار وەک خەستەخانەکان وەک بازرگانەکان بانکەکان کۆمپانیاکان کارگەکان کە کێشێکی زۆریان بۆ دروست دەبێت و هاوڵاتیمان هەیە ڕێکخراومان هەیە لە کە بیانین لە سلێمانی دانیشتووی ئێران کۆنفرانس کۆڵیان هەیە مشکلیان بۆ دروستە بێ ئیشەکەن بە ئۆنلاین هەتا ئەواڵێن کە ئێمە چۆن ڕوونکردنەوە بین بڵێن لە بەرهەمتیحان ئەنتەرنێت ڕاوەستاوە ئێمە کۆمپانیای ئایکیو بڕیارمان داوە لە دوای تەواوبوونی تاقیکردنەوەکان قەرەبووی ئەو کاتژمێرانەکەینەوە کە هاوڵاتیان ئەنتەرنێتیان نەبوو. ڕاگررتنی هێڵەکانی ئینتەرنێت ئەگەر سوودی ئەوەی هەبێ گزی نەکرێت لە تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەیدا بەڵام زیانی زۆری ئابووری و ڕاوەستانی ئیشوکاری زۆرێک لە فەرمانگە و کۆمپانیا و شوێنە بازرگانیەکانی بەدواوە بوو. ئەمەش نیگەرانی ئەو کەسانەی لێکەوتەوە کە لە ماوەی ئەو 4 سەعاتەدا بەهۆی ئینتەرنێتەوە مامەڵەکانیان ڕاوەسا و زیانیان بەرکەوت. هێمن قادر کورسات نیوەس سلێمانی